تێبینی دەنگ و سەدای زۆری داوە لەلایەن یەکێک لە وەزیرە هەرە متمانە پێکراوەکانی سەرۆک ترامپ چەند ڕۆژ پاشەوە دێت کە وەزارەتی داد بەڕێبەرایەتی وەزیری داد ویلیام بار بڕیاری بەسەر ڕاستپەردەی دادپرسەکانی خۆی داوگوتی دەبێت سزای زیندانی سووکتر بۆ هەواڵی لە مێژینەی ترامپ ببڕێتەوە. ڕاجر ستۆن تاوانبار ناسرا لە بەردرۆکردن لە بەردەم کۆنگرێس، هەراسانکردنی شایەدان و تەگەرەخستنە بەردەم داد لە پرۆسەی لێکۆڵینەوە لەسەر شیانی دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردننی سەرۆکایەتی 2016. دادپرسان داوایان کردبوو ماوەیەکی دوور و درێژ زیندان بۆ ستۆن ببڕێتەوە. ترامپ بەو ڕاستپاردانە ڕازی نەبوو، لەسەر توییتی خۆی ڕخنەیەکی توندی گرت لەوەی پێیگوت بارودۆخەکی ترسناک و زۆر ناڕەوا. بەڵام دادپرسی گشتی ویلیام بار لا وتوبێژی دەگەڵ ABC نیوز گوتی کاتیەوە هاتووە ترامپ دەست لە تویتکردن هەڵگرێت سەبارەت بە دۆسیەکانی تاوانباری وەزارەتی داد. تێبینیدانی ئاشکرا و تویتکردن لەسەر وەزارەتی داد لەسەر ئەو خەڵکانەی لە وەزارەت کارەکەن، لەسەر ئەو پیاوژنانەی لێرە کارەکەن یان لەسەر ئەو دۆسیانەی لە وەزارەت ڕاگیراون سەبارەت بە دادوەرەکان کە چاودێری دۆسیەکان دەکەن. وای کرد من نەتوانم کاری خۆم بکەم و دادگاکان و دادپرسان لەناو وەزارەتەکە دڵنیا بکەمەوە کە ئێمە ئەرکی خۆمان بەپاشی دەکەین. بەڵام وا دەرچوو کە درەنگانی پێنجشەمە ترامپ پشتیوانی لە دادپرسی گشتی کرد و وتەبێژی کۆشکی سپی لە بڵاوکراوەیەک داگوتی سەرۆک بە قسەکانی ئەو ناڕەحەت نەبووە. ڕاستپاردنی سزای قورس بۆ هەواڵی متمانە پێکراوی سەرۆک کە لەلایەن کاربەدەستانی وەزارەتی داد هەڵگەڕێنراوە پرسیاری سەبارەت بە گوشاری سیاسی لە ڕاددەبەدەری کۆشکی سپی هێنا ئاراوە. کاربەدەستێکی وەزارەتی داد کوتی بڕیاری هەڵگەڕانەوەی ئەوەی ئەو پێک و ڕاستپاردنی سزایەکی دوور و درێژ درابوو بەر لەوەی سەر لە بەیانی سێشەممە سەرۆک توییتی لەسەر بکات. 4 دادپرس بە نیشانی ڕەخنەگرتن دەستیان لە دۆسیەی ستۆن هەڵگرت. چاودێرانی یاسایی دەڵێن کرۆکی نیگەرانیەکە بەرەو لە ناوچوونی هێلی جیاکردنەوەی سیاست و سەپاندنی یاسایە. نەریتێکی لە مێژینەیە کە دادپرسان سربەخۆ بن لە کاربدەستەکانی سیاسی. ئێمە داوامان ئەوەیە بێ هیچ دەستێوەردانی یاسایی بریاری سیاسی خۆی بدەن. دادوەرێکی دادگای فێدراڵ بڕیاری یەکجاری لەسەر کەیسی ستۆن دەدات. ئەمانە هەمووی مشتومڕی زیاترە لەسەر وەزیری داد ویلیام بار کە ساڵی ڕابردوو ناوی سەرۆک ترامپی پاکردەوە لە مەسەلەی تەگەرەخستنە سەر بەردەم لێکۆڵینەوەی رووسیا. سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نانسی پۆلۆسی ڕازی نییە و گوتی وەزیری داد خۆی گەیاندۆتە ئاستی زۆر نزم. بڕیارە ویلیام بار لە کۆتایی مانجی سێ لە بەردەم کۆنگرێسی ئەمریکا شایەدی بدات و ڕوبەڕووی یاسادانەران بێتەوە.